کەمێک پێش ئێستا هاوشێوەی ڕووداوەکەی سۆران لە قەزای پێنجێنیش ڕوویدا ئەمە پردەئاسنیەکەی ناحی ناڵپارێزە باڕەڵگرێکی سوتەمەنی خۆی پێدا کێشا بەڵام خۆشبەختانە نە ڕێگاکە قەتع بووە و نە پردەکەش جێگەی مەترسیە و هاتوچۆش دەستی پێکردوێتەوە هەروەکو ئەیبینن من ئێستا لەگەڵ شۆفێری ئەو تەنکەرم کە خۆی کێشاوە بە ئەم پردەیە هەڵبەتە فارسە جەنابی ئاغا بیانجا سلامت باشید. سلامت، خیلی ممنون. این تصادف چطور بود؟ من میخواستم میشه برم عراق 67 کیلومتر مونده به سلیمانیه فرمانم بریده نتونستم کنترل کنم زدم پل. کجا زخم بوده؟ پام زخمی شده نمیتونم راه برم درست حسابی راه برم. سلامت باشی انشالله. ممنونم خیلی ممنون. لطف کردید. سلام. بەڵێ وەکو باسم کرد کەمێک پێش ئێستا پۆلیسی هاتوچۆ لێرە پردەکەیان کردوێتەوە ئێستا هیچ کێشەیەکی نەماوە وڵاتیان توان هاتوچۆ بکەن بەسەر پردەکەیە و هاتوچۆ ئاساییە.